بەڵێ سواز وەخوای گەورە کارگەی بەرەم خۆماڵەکانی کەش ئێمە چەند گەنجێکی هەڵەبجەین کە کارگەکەمە هەل ناو خودی هەڵەبجایە ئێستا بە فەزلی خوا تاکە کارگەین کە لە ناو هەڵەبجا ئەوەنە لە ڕووی بەرهەمی خۆماڵیەوە بەرهەممان زۆر بێ ئێستا تەنها لە بنێش دەرچووە هەموو بەرهەمە خۆماڵیاوکو ڕوبەهەنار دۆشاوی تو ڕاشی دۆشاوی خورما سرکەی سێ و هەموو شتەکانمان کردووە بە پڕان سوپازۆخوا وەشتێک لە هەموو شتەکان جیاوازتر کە لەم فستیڤاڵە ڕامان گەیان هەتا ئێستا ڕامان نەگەیان بوو زەیتی ناوکی هەنارە کە بۆ یەکەمین جارە دروست بکرێ بۆ پێ زۆر زۆر عەجیبە و ئەو بۆنە بنێشە کە خەڵکی ئەهات ئەی ئەڵڵاه لەو بۆن و بەرامەیە زۆر جیاوازە ئەمساڵ بڕیارمان نابیکەین بە عەتر ئێستا کردمان لەسەر شێوەی عەتر هەچ کەسێ حەزی پێگەر ئەو عەترە تایبەتە ئێنێ و لەمە جیاوازتر کردومانە بە مۆم لەسەر شکلی بەڕووی کوردەواری لە ماڵەوە خۆت حەزێک بم بۆنەکرد دای ئەگرسێنی بۆنەکە بڵاو بێت بە ماڵەکە و بۆن ساردی مشتەمەلات و ئاناڵێ زۆر زۆر شتێکی تایبەت و جیاوازە و هەتا ئێستا نەکراوە لەسەر ئاسی عێراقیشە. خزمەتە من بینەر تاهیرم. کاک بینەر ئەترەکە نالچێت و چۆن دروستان کردووە هەر لە بەرهەمی ئەمە یاخود بۆنی تری تێکەڵە. بەڵێ نەخێ نالکێت چکەمە ئەم بۆنە بنێشتە کە بڵاوە بێتەوە پێوترێ بۆنێک وەکو زەیتی عەتری وایە بە شێوازی ئاوتک ئەم بۆنە جیاکرێتەوە دواتر زەیت و ئاو تێکەڵاو نابێت زەیتەکەی جیاکەیت و ئەبێتە عەتری بەو شێوازە ئەم زەیتە ئەم عەترە دروستەکەین سواز بخوا تا ئێستا باوەڕ ناکەم هیچ کەسێک کردبێت ئەم شتە جیاوازە. هەنارەکەش دەنکەکەیمان وەرگرتەوە بۆ زەیدا هەنارەکەش ئەو دەنکەسپی کە ناوی کە وەکو گەنم وایە ئەو ئاخیر پاژماوەی کامێنێتەوە تۆەکەی ئێمە ئەیکەین بەزەیت کە بڕێکی زۆر زۆر کەمی تیاچێ بەڵام سوودەکەی ئەوەنە زۆرە شایانی ئەوەنەیە کە هەرچەند خۆتی لەگەڵا مانووکەی بۆی کە ئەو زەیتە و دەستکەوێت و دواتر بۆ پێز بەکاری بێنی.